ئەنفال ئەو تاوانە کۆمەڵکوژیە بوو کە ڕژێمی دیکتاتۆری شۆفێنی بەعەز دژ بەگەلی ستەم دیدەی کوردستان ئەنجامیدا. لە ساڵیادی ئەنفالدا پەرلەمانی کوردستان با ئامادەبوونی وەزیری شەهیدان کۆبوونەوەیەکی تایبەتی ئەنجامدا. تیایدا گفتوگۆ لەبارەی راپۆرتی لیژنەی تایبەتمەندەوە کرا کە نوێنەرانی لایەنە سیاسیەکان و لیژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی لە سەردانی مەیدانیاندا لە ناوچەی گەرمیان سەبارەت بە کارەساتی ئەنفال ئامادەیان کردبوو. ئەوەی کە خزمەتی پلەیەکی کەسوکاری ئەنفال بکات ئەوەیە کە لە ساڵی 2008ەوە فەرمانی دەستگیرکردن بۆ 258 جاش و مستەشار بە پێی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق دەرچووە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستاکە ئەم بڕیاری جێبەجێ نەکردووە و لە پاڵ ئەمەدا مەپلەیەک دەسڵات بۆ خۆی جاش و مستەشارەکانی لە ژێر سایی سێبەری خۆیدا حەشارداوە و پلەی سەربازی پێداون و ڕەنگە زۆرینەیان لە ڕووی پلە و لە ڕووی دەسڵات و لە ڕووی خزمەتەوە زۆر لە پێشتر بن لە کەسوکاری ئەنفال کراون. ئێمە مانەوێت ئەمەی تر کۆتایی پێبێت بەس باڵێنێک نەبێت لەبەرەوەی لیژنەیەکی پەرلەمانی ڕاست پێدا کە حەڤە خاڵیان خستە ڕوو ئێمە لەگەڵ ئەو حەڤە خاڵا بوون لەگەڵ هەمێکانێکەم و کورتی تر کە ئێستا خێتەوە تەمەناکەین کە لە کۆتایی پەرلەمان بیکا بە بڕیارێک و حکوومەتی پێم وڵزەم بکا کە چیتر ئێتر ئەو مانتیقانە مافی خۆیانە لایەن لێ بکرێتەوە کە سوکاری سەربەرزی ئەنفالەکان مافی خۆیانە لایەن لێ بکرێتەوە مافی خۆیانە ئەوانیش یعنی خزمەت گوزاریان بۆ بێت بۆیە هەموو وەزیرەکانیش لێرە بوونایە و ئامادە بوونایە و جوابی پەرلەمانتارانیان بادە کە بەداخەوە تەنها وەزیری شەهیدان ئامادە بوو. ئەندامێکی لیژنەی شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی دەڵێت لە کاتی سەردانی مەیدانی بۆ ئامادەکردنی راپۆرتەکە گەرمیانیەکان زۆر تووڕە بوون و ڕێگریان کرد لە لێژنەکە بستنە سەرمەزاری قوربانیانی ئەنفال. دەشڵێت دوای 33 ساڵ تازە باسی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ ئەو ناوچانە دەکرێت. ئەگەر سیر دەکەی لە بواری جێبەجێکردنەوە ئێمە ئەو ڕۆژەی سەردانی دەڤەری گەرمیانمان کرد بەداخەوە لە کوردستان ناچێ لە ئۆردوگایەکی زۆرە ملێ دەچێ و تەنانەت لەلایەن کە سوکاری سەربەزی شەهیدان و ڕێگریمان لێکرا ئامادەی سەر گوڵکۆی شەهیدانی گەرمیان و ئەنفال بین. ئێمە ناحەقیان ناگین. تەنانەت پرسیارێکمان ڕوبەڕووی بەڕێز سەرۆکی ئیدارەی گەرمیان کردەوە کە ئەو هەموو کارگە و معمەل و ئەو هەموو بیرێنەوتەیەکەوە لە سنووری گەرمیان هەیە چەند کوڕە شەهید تێدا کار دەکا. بەڕاستی وەڵامێکی زۆر بێ بنەمای داینەوە. دەڵێ من پێم سوکایەتیەک ئەگەر بێت و خانەوادەی شەهیدان بچن لە کۆمپانیاک ئیش بکەن کە لە بەدەستی کەسێک بێ کە ئەو کەسە لەوانەیە هەر خەڵکی ئەو وڵاتەش نەبێ. چواردەی ئاداری هەموو ساڵێک کە دەستپێکی پرۆسەی بەناو ئەنفال و ساڕۆژی ئەو کارەساتەیە جگە لە بەدیهێنانەوەی ئەو ئازارە دەستکەوتێکی دیکا بۆ کەسوکاری قوربانیانی ئەنفالی تێدا نیە. حکوومەتی هەرێم و حیزبە باڵادەستەکانیش کە 30 ساڵە حکومڕانی ئەم هەرێمە دەکەن هەوڵی جدیان بۆ بە جینۆساید ناساندنی ئەو کارەساتە نەداوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.